بسم الله الرحمن الرحيم. بەناوی خوای گەورە و میهرەبان. من ئایا ئیمادم دانیشتوی پارێزگای دیالەم. من بە تەواوەتی نابینام و لە خولی یەکەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی بەشی وێژەی بە کۆنمرەی 98 دەرچووم بە بێەوەی مامۆستای تایبەتم هەبێت. من پێشبینی کۆنمرەی 100م دەکرد، بەڵام بەهۆی زمانی عەرەبی و نمرەکانم دابەزی چونکە 92 هێنا. لە خوێندندا پشتم بە دەرخکردن بەستووە، لە ڕێگای مۆبایلەکەم و لاپتۆپەکەمەوە گوێبیستی بابەتەکان دەبووم و لەبەریان دەکەم. پشتم بە قوتابخانەکەم و یوتیوبیش بەستووە. لە کاتی تاقیکردنەوەکان قوتابخانەکان یاخود بنکەکان مامۆستاکان هەڵدەبژێرن تا پرسیارەکانمان بۆ بخوێننەوە. ئێمەش بەدەنگ وەڵامەکان دەڵێنەوە و ئەوانیش دەینووسن. لە تەمەنی 4 ساڵی و بیناییم لەدەست داوە. ئامانجی من بەشی یاسایە، بە پشت بەستن بە خوددا دواتر ماستەر و دکتۆراش دەخوێنم. قوتابخانەکەمان تایبەت نییە بە نابینایان و لەم چەند ساڵی دواییشدا 2 قوتابی نابینای ترمان بۆ هات. قوتابخانەکەمان هیچ کێشەیەکی نییە لەگەڵ نابینایاندا. داوا لە هەموو قوتابخانەکانی تریشەکەم بەم شێوە هاوکار بن و ڕێگر نەبن لە خوێندنی نابینایان.